پاش ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانی سینیسان بۆ پەرلەمانی عێراق لیستی کوردی لەسەر پارێزگای سەلاحەدین نەیتوانی کورسیەک بەدەست بهێنێت. لە ئێستاشدا هەندێک لایەن پڕوپاگەندەی چاوەشەکاریان بۆ لێکداوەتەوە لە میدیاکانیانەوە. ئەمەش نیگەرانی لای ڕۆشنبیران و هاوڵاتیانی خورمات و دروست کردووە. کۆمەڵێک لایەن لە ئەم جارە لە شارەمانە بەشداری پرۆسی هەڵبژاردیان نەکرد و لە لیستەکە و دوو لایەنگر و دۆستەکانیان نەهاتن بۆ هەڵبژاردن. جایەوەشە چوون لە شوێنەکان بردیان کاری کیانی سیاسی ئەوانەیان پێیان کرد لە پرۆسی هەڵبژاردن دووریانیان خستەوە نەیانتوانن دەنگ بێن. بۆیە کە پروپاگەندەی ئەوە شەگەن گوایە نوێنەری لیستی هاوپەیمانی و پێکۆژیان لە شاری خورماتووە لاوازە بەڵام بەداخەوە نیە. ئێمە وەکو کوردی ئەم شارە وەکو کوردی شاری خورمات و یەکەم جار ئێمە زۆر نیگەرانین کە ڕێژەمان نەگەیشتە کورسیەک. بەڵام ئەم نیگەرانی ئێمە ئەگەر پوخت بکەینەوە ئەوە ئەگەیەنێت کە ئەم شارە ئێمە نەیاری زۆرە لە لایەنە قەومێکەوە مەبەستمانە نەیاری زۆرە. ئەم نارێ وای لێمان کردو ئێمە زیاتر یەک بگرین، بەڵام کە یەکمانیش نەگردەوە ئەو کاندیدا وا هەڵبەژێرا بوو. ئەو کاندیدا وا بزانم دەنگێکی زۆری هێنا، نزیکەی 15,000 زیاتر دەنگی هێنا. ئەو دەنگەیە یعنی من چەند برادێکم بینیوت برادری تورکمان ئەڵێن ئەو دەنگانە کەوا ئەو بەڕێزە هێنای ڕەنگە بە هەر سێ کاندیدەکەی ئێمە کە دەرچوونە لە ئەنجومەنی لە پەرلەمانی عێراقا بەقەدەر ئەو دەنگیان نەهێناوە. ئومێدمان ئەکرد کە بگەینە ئاستێک کە کورسیەک بەدەست بێنین، بەڵام دوای ئاشکرابوونی ئەنجامی هەڵبژاردنەکان دەرکەوت ئێمە بەهۆی چەندین هۆکارەوە نەمانتوانی کورسیەک بەدەست بێنین. بەداخەوە هەندێک لە هۆکارەکان ذاتی بوون لە لای خودی هێزە سیاسی کوردستانەکان و هەندێکشی کە مەوزوعی بوون لە دەرەوەی دەسڵات و ئیرادەی کورد بوو لەبەرەوەی لایەنی شێوەتانی خۆتان نەزان ڕێژەی کورد لە ئاستی پارێزگای سەلاحەدینە ناگات لە 5. ئەمەش ڕێژەیەکی کەمە بەراورد بە عەرەب، بۆیە بە ئاسانی بەدەستێنانی کورسی قورسە. ئەگەر چی سەرڕای ئەوەی کە ئێمە 22,000 دەنگمان بەدەستێناوە و کاندیدەکەمان نزگەی 7,000 دەنگی بەدەستێناوە وەکو کاندید یەکەمە لەسەر ئاستی سەلاحەدین. بەڵام ئەو هۆکارانی کە کاریگەریان هەبوو بۆ سەر پرۆسەکەوە بۆ سەر کەمبوونەوەی دەنگی کورد بەشێکی بۆ هەندێک لە هێزە سیاسی کوردستانیەکان ئەگەڕێتەوە بەداخەوە ڕۆڵێکی خراپیان جێڕا لە ساردکردنەوەی هاوڵاتیانی کورد لە ترساندنی هاوڵاتیانی کورد بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەکانەکەن. وەک چون توێژەکانی خورماتوو و چاودێرانی سیاسی دەڵێن بەشداری نەکردنی ئەندامانی هەندێک لایەنی سیاسی کوردی لە دەنگدانی سینیساندا و چەندین هۆیتر هۆکاری بەدەستنهێنانی کورسی پەرلەمانی عێراق بوون لەسەر پارێزگای سەلاحەدین بۆ لیستی برایەتی و پێکەوە ژیان کە لیستی لایەنە کوردیەکان بوو. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.